لە گفتوگۆکەی هاوکارم ئاراس ئەمین لەگەڵ میوانەکەی تێگەیشتین کە هاتنی ڕێژەی گەشتیار بۆ هەرێمی کوردستان بەو میکانیزمێکی گیراوەتە بەر لەلایەن لایەنی پەیوەندیدار هەم دەستەی گەشت و گوزار و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە چاوەڕێیەکرێت کە گەشتیاری زیاتر بێت، بەڵام ئایا مانەوەی گەشتیار لە ناوچەکانە چۆنە بێت و چەند بابەتێکی دیکە لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید گفتوگۆی لەگەڵەکەم کە وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمە لە ستۆدیۆ میوانێمێ. بەڕێز ئیبراهیم بەخێراتیۆم کاتت باش. زۆر سپاس ئەو کاتی ئێوە تەواوی بینەرانی عەزیز باش. زۆر سپاس. گومان لە هەندێک قسەی میوانەکەی ئاراس بوو، ئاراسی پێمێرمان باسیەوە کە نەڵێ کاتێک گەشتیارێت بە تایبەت لەو شوێنە گەشتیاریانە دوکانە ئەو ناوچانەی کە ئاوێک یاخود ژینگەیەکی تایبەتیان هەیە پێویستیان بەبوونی هۆتێل و مۆتێلی زیاترە. جا من ئەمەوێ یەکسەر لەوە دەست پێ بکەم، ئێوە چیەکەن بۆی کە ئەو پرۆژانە بە تایبەت وە بەرهێن بهێنرێتە هەرێمی کوردستان و لەو ناوچانە هۆتێل و مۆتێل و ناوچەی گەشتیاری زیاتر دروستکە بۆی کە مانەوەی گەشتیار زیاتر بکرێت. خۆ ڕاستە گەشتیاریەتە هەرێمی کوردستان، بەڵام ئایا چەند دەمێنێتەوە؟ ئەمە لایەنە گرنگەکەی وە پلانتان چییە بۆم لایەنە؟ بەڵێ دیارە ئێمە پلانێکی 8 ساڵەمان هەیە لە دەستەی گەشت و گوزار بۆ پەرەپێدانی ژێرخانی کردی گەشتیاری لە هەرێمی کوردستان. سەبارەت بە شوێنی مانەوە دیارە ئەمە هۆتێل و مۆتێل ئەروەها کابینە و کۆمەڵگە گەشتیارەکان ئەگرێتەوە. ئەگەر ئێمە ئەو ژمارەیە بەراورد بکەین بە ساڵانی ڕابردوو بێگومان لە ئێستادا لە ئاستێکی باشتر داین، بەڵام هێشتاش لە ئاست چاوەڕوانی ئێمەدانە بە تایبەت ئەو وەرزانێکە لە وەرزی گەشتیاریدان ئێمە لە هەندێک شوێن تووشی ئاستەنگی شوێنی مانەوە بین، بە تایبەتی بۆ نمونە لە دۆکان، لە سۆران و لە زاخۆ لە هەندێک شوێنی تر. ئێمە لە میانی پلانی 8 ساڵادا جێمان بۆ ئەوە کردوتەوە بەردەوامی شانی و بەرهێنەرانمان داوە کە لە کاتی دروستکردنی پرۆژە گەشتیاریەکان ئەو پرۆژانیان ببن بۆ ئەو شوێنانە، هەم بۆ ئەوەی ئێمە کێشەی شوێنی مانەوە لەو جێگایانە چارەسەر بکەین و هەمیش دەرفەتی کار لەوێدا بڕخسین. لێرەدا ئێمە گلەیەکی بچووکمان هەیە لە وەبەرهێنەرانی خۆمان کاتێکا قسە دێتە سەر وەبەرهێنان لە بواری گەشتیاری دیارە وەبەرهێنەرانی ئێمە زیاتر بیریان بەلای دروستکردنی هۆتێلدا دەچێت لە نێو سنتەری شارەکان کە لە ئێستادا خۆشبەختانە ئێمە هیچ کێشەیەکمان نییە، کێشەی مانەوەمان نییە لە سنتەری شارەکان، بۆیە هەوڵەکانی ئێمە بە ئاڕاستی ئەوەیە کە بتوانین پێداویستی شوێنی مانەوە لەو شوێنان پڕ بکەینەوە کە لە ئێستادا کەم و کوڕیمان تیادا هەیە. باشە، ئێوە ئاماژەتان بۆ کردو کە بۆ ئەم ساڵ چاوەڕی 8 ملیۆن گەشتیارەکەن بە گشتی بۆ تەواوی ساڵەکە ڕووکاتە هەرێمی کوردستان. تا ئێستا چاوەڕوانیەکان وەک پێویست بووە تا ئێستاکە نیوەی ساڵەکە ڕۆشتووە؟ بەڵێ دیارە بەپی ئەو ئامارە فەرمیانەی کە لەبەر دەستی ئێمە لە دەستەی گەشت و گوزار هەیە لە ماوەی 4 مانگی یەکەمی ئەم ساڵ نزیکەی 2 ملیۆن گەشتیار لە هەرێمی کوردستان تۆمار کراون. ئەو ژمارەیە هیوا بەخشە لەبەرەوەی 4 مانگی یەکەمی ساڵ لە هەرێمی کوردستان و لە تەواوی دنیاش وەرزی گەشتیاری نییە، ینی سەرڕای ئەوەی کە وەرزی گەشتیاریش نەبووە کەچی ئێمە توانیمانە ئەو ژمارە زۆری گەشتیار پێشوازی بکەین. لە مانگەکانی داهاتوو کە وەرزی گەشتیاری ئێمە دەست پێەکە ئێمە گەشتبینین بەوەی کە ئەو ژمارەیە چەند قادەبێتەوە و بۆ دوجاریش بۆ کۆتایی ساڵەکە دەتوانین بە ئامانجەکەی خۆمان بگەین کە زیاتر لە 8 ملیۆن گەشتیارە بۆ ئەم ساڵ. باشە، گەشتیار هەڵبەت لە ناوچەیەکی جیاوازەوەیەت، زۆرجار لە کلتورێکی جیاوازەوەیەت. ئێوە چیتان کردووە کە گەشتیار پابند بکەن بە کلتوری ناوچەکە، جا بە کلتوری گەشتکردنی بێت لە ڕووی پاراستنی ژینگەیەوە بێت، لە ڕووی سەردانی ناوچەکانەوە بێت، لە هەموو کلتورەکانیەوە بێت؟ چیتان کردووەکو دەستە و بە گشتیش لە بواری گەشت و گوزارە بۆی کە گەشتیار پابندکەن بە هەر پێوەرێک کە لە ناوچەکەی یاخود لە گەشتەکەی دایکە؟ بەڵێ دیارە شێوازی گەشتکردنی گەشتیاران لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان پێویستی بەڕێکخستنەوەکەیە، ئەویش بەهۆی نەبوونی ڕێبەری گەشتیار یا ڕێبەرێکی گەشتیاری فەرمی لە هەرێمی کوردستان. دیارە خۆشبەختانە ئێمە لە ساڵی ڕابردوودا گەشت و گوزار بۆ یەکەم جار لە مێژووی خۆی بوو بە خاوەنی ڕێنمایی ڕێبەری گەشتیاری و لەژێر ڕۆشنایی ئەم ڕێنماییە ئێمە پرۆژەیەکی هەلی کارمان ڕاگەیاند بۆ دەرچوانی گەشت و گوزار و بۆ هەموو ئەو هاو نیشتمانیانەی کە خواست و خولیان هەیە وەکو ڕێبەری گەشتیاری کار بکەن. ڕێژەی بەشداریکردن چۆنە؟ لەو 3500 خوازیار داوای پێشکەش کردووە لە ئێستادا ئێمە لە قۆناغی ئەوەین کە پۆلێنیان بکەین بۆ ڕێژەیەکی باشە، ڕێژەیەکی زۆر باش داوایان پێشکەش کردووە. ئێمە دەستمان پێ کردووە یەکەم جار خول بۆ ئەو بەشداربوانە دەکرێتەوە، خولی ئەتەکێتی چۆنیەتی پێشوازیکردن لە گەشتیار، چۆنیەتی گواستنەوەی زانیاری لەسەر شوێنێکی گەشتیاری بۆ گەشتیار. دوای ئەوەی کە خولەکان تەواو بن ئێمە لە دەستەی گەشت و گوزار باجی فەرمیان بۆەکەین بە
نافەرمی دەیان ناسێنن قۆناغی دواتریش بریتی دەبێت لە پابندکردنی سەرجەمی کۆمپانیا گەشتیاریەکان بۆ ئەوەی ڕێبەرێکی کورد لە لای خۆیان دابمەزرێن ئەمە هەم بۆ ڕێکخستنەوەی گەشتی گەشتیارانە و هەمیش بابەتێشترە کە ئێمە لە کاتی سەیری گەشت و گوزارەکەن تەنها لایەنە ئابوووریەکەی نابین بەڕاستی گەشت و گوزار بۆ ئێمە ڕەهەندێکی نیشتیمانیانەشی هەیە ئێمە دەمانێت ئەو ڕێبەرانەی ئێمە کە لەگەڵ گروپە گەشتیاریەکانن سەرڕای ئەوەی دەیان بن بۆ ناوچە دڵڕفێن و سروشتی و جوانەکانی هەرێمی کوردستان هاوکات دەمانەوێت گەشتیارانی ئێمە ببردرێن بۆ مۆنێمنتەکانی ئەنفال لە بارزان لە بادینان بۆ یادگای نیشتیمانی بۆ مۆنێمنتی شەهیدان لە هەڵەبجە بۆ ئەمنە سوورەکە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە پارس و وەرگرتن لە کردی گەشتیاری لەلایەنە ئابوووریەکە هاوکات خەبات و قوربانیدان و مێژووی خۆیشمان بە گەشتیاران بناسێنی باشە ئەزانین نزیک بووینەتەوە هەم وەرزی هاوینە و لەگەڵ ئەوەشدا نزیک بووینەتەوە لە جەژنی قوربان ڕاستە ئامادەکاریەکان چییە بۆی کە پێشوازی لە گەشتیار بکرێت بۆ ئەم بۆنەیە بۆ ئەم پشووە بەڵێ دیارە خۆی ئەڕێک لە 2 هەفتەی دابێەوە لەگەڵ جەشنی قوربانی پیرۆز وەرزی زێڕینی گەشتیاری ئێمە دەست پێ دەکات ئامادەکاریەکانمان لە چەند ئاسێک خۆی دەبینێتەوە هەم لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لەگەڵ وەزارەتی ناوخۆ و ئاسایشی بازەکان کە بەسپاس و بۆ ئەوان ئاسانکاری ئێزگار زۆر دەکرێت لە ئێستادا بۆ هاتن ناوەی گەشتیاران لە ئێستادا بە کەمتر لە 5 خولەک گروپاتی گەشتیاری ئیزنی ناوەی شارەکان ئەدرێن هاوکات لەسەر ئاسی بەڕێوەبەراتی گشتەکانمان ئێمە لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان دەستمان با کۆمەڵێک ئامادەکاری کردووە لەگەڵ کەرتی تایبەت لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان ئامادەکاری کراوە هاوکات چەند لیژنەیەکی هاوبەش پێکێنراوە بۆ ئەوەی ئەرچی جیاوازیان هەبێ ئەو لیژنانێکی لەو لیژنانە ئێمە لە بازەکان ئامادا بێ بۆ ئەوەی هەر لە بازەکانەوە ئێمە دیوێکی جوانی پێشوازیکردن نیشانی گەشتیاران بدەین هاوکات لە ناو سنتەری شارەکانی ژنەکانی ئێمە بە بەردەوامی شوێنە گەشتیارەکان بەسەرەکەنەوە ئەویش بۆ دڵنیابوونەوە لەوەی کە کەشێکی ئەو تۆ بۆ گەشتیار ڕەخسێنراوە کە گەشتیار تێیدا هەست بە ئاسوودەی بکات لە کاتی مانەوەی هەرێمی کوردستان بۆیە من دەمەوێت بڵێم هەرێمی کوردستان بە کەرتی حکومی و تایبەتەوە ساز و ئامادەیە بۆ پێشوازیکردن لەو ژمارە زۆرەی گەشتیارن کە ئێمە پێمان وایە لە ماوەکانی داهات و سەردانی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان جگە لە ژینگەکەی سەقامگیریەکەی سروشتەکەی ئەمە هەمووی بۆ خۆی فاکتەری گرنگە بەڵام ئەم ساڵ بینیمان کە بەهۆی ئەوەی کە لە شکەوتی شانەدەر زەی دۆزرایەوە ئەمە دەنگدانەوەیەکی جیهانی هەبوو کەواتە ئێستا جیهان گەشتیارێک گەر بوێت بێت ئێرە ئەوێت سەردانی ئەشکەوتی شانە دەربکات ئەوێت بچێتە ئەم مێژووە مرۆڤایەتیە چیتان کردو بۆ ئەو ناوچانە بۆی ناوچەیەک بێت کە تەواو سیمایەکی دیاری پێوە دیار بێت نەک تەنها سروشتێک بێت کە بۆ خۆی هەیە زۆر جار گەشتیاری ژەبێتە بارگرانی لە ناوچەیەەکە کە ئەگەر ڕێگری لێ نەکرێت و پاراستنی ئەو ناوچەیە بۆ دیاری نەکرێت. بەڵێ دیارە من دەمی ئاماژە بۆ بدەم کە کەرتی گەشتیاری لە ماوەی ئەم کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستاندا بە سەردەمی زێڕینی خۆیدا تێپەڕیوە پێشبەچوونی بەرچاوی بەخۆیەوە بینووە لە زۆر لایەن و هەم لە ڕووی ژێرخانەوە هەم لە ڕووی پەرەپێدانی ناوچە گەشتیارەکان و سەبارەت تایبەتیش بە و پرسیاری بەڕێزت شوێنەوار و مێژوو خۆتان نەزان شوێنەوار بەشێکی گرنگی گەشت و گوزارە لە هەر وڵاتێکدا ئێمەش لە لای خۆمانەوە لە دەستەی گەشت و گوزار گرنگی تەواومان بە شوێنەوارەکان داوە بۆ نمونە لە هەموو ئەو بابەتە بە بازارکردنی کە چاپیانەکەن وەکو ڕێبەر و نەخشە و بڕۆشتنی گەشتیاری شوێنەوار بەشێکی زۆری ئەو بڵاوکراوانی ئێمە ئەباتن ئەویش لەبەر ئەو گرنجەیە کە شوێنەوار هەیەی لەبەرەوەی گەشتیاران خۆی بۆ چەند جۆرێکی گەشت و گوزار دێن هەرێمی کوردستانیش خۆشبەختانە بۆ ژمارێکی زۆر لە جۆرەکانی گەشت و گوزار گونجاوە بۆ نمونە گەشتیارانی خوار و ناوەڕاستی عێراق زیاتر بۆ سروش دێن بەڵام گەشتیارانی نێودەوڵەتی زیاتر بۆ شوێنەوار و مێژوو دێن بۆیە ئێمە لە چوارچەوەی پلانی هەر ساڵە هەوڵ دەدرێت کە شوێنەوارەکان بە گەشتیاری بکرێن واتە ئەو شوێنەواریانی کە گەشتیار بۆیە چێ کۆمەڵێک خزمەت گوزاری لی هەبێ بۆ ئەوەی گەشتیاران لەوێ بتوانن گەشتێک بکەن کە تیایدا ئاسوودە بن وەوا بکەن کە ئەوانەی دێنەوەی بۆ جاری تر نەکەر خۆیان بگەڕێنەوە بەڵکو ببن بە باڵیۆس بۆ گەشت و گوزاری هەرێمی کوردستان هانی خەڵکیش تریش بدەن بۆەوەی بێن بۆ هەرێمی کوردستان گەشت بۆ هیواین بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید گوتەبێژی دەستەی گەشت و گوزار لەگەڵمان بسپاس بۆ بەڕێستان بەخێر هاتن زۆر سپاس بۆی بە بەڕێز سپاس